گەنجێک بە تومەتی هاوکاریکردنی هاوڕێیەکی کە کچێکی هەڵگرت بوو دەستگیر دەکرێت. وتی ئەوە کچەکەیە خێر دەگاتێ بە شوێنێکمان بۆ بدۆزەوە. ئێستا باوکم مەروا تەلەفۆنی بۆکە هەتا ماڵەوە ڕم بە ئەوە لێرە بێت و دێمەوە. دەژیرکردنی ژمارەیەکی زۆر لە قاچاقچی لایەن دەستگا ئەمنیەکانەوە کە خەڵکیان لە سنوورەوە ئاودیوی کوردستان کرد و بێ ئەوەی پشکنینی دڕۆنیان بۆ بکرێت. لەگەڵ مامەنگەنگەشیان بابەتانە دەکەین لە کوردستان بووسال لە پرۆگرامی تاوان و سزا. سلااوڕێز من بژاریلانم وەکو هەموو جارێک تەنیا نابم. تیمی پرۆگرامی ئەم جارشمان پێک هاتووە لە بەڕێز دادوەر بەشدار مەجید. هەروەها دکتۆر موسڵح ئیروانی لەگەڵ بەڕێز کۆسەر کەریم بەخێر بێن. پێشەوەی گفتوگۆ لەسەر بابەتی یەکەم بکەین با ئەو ڤیدیۆ ببینین بێکەوە کە کوڕێکە یارمەتی هاوڕێیەکی داوە. با بێکۆ ببین ئینجا گفتوگۆی لەسەر دەکەین فەرموو. من لە ماڵەوە دانیشتە بووم تەلەفۆنێکم بۆ هات برادەرێکم تەلەفۆنی بۆم کرد وتی لە کوێی وتم ما لای ماڵم خێر وتی قسێکم پێتە بەس کەسەتەکە نەبیان دەیشم پێتە وتم بڵێ کەسم نەتەک نییە وتی خۆشەویستەکەم لەگەڵ مایە وتی ئەوە شەوێکەوە لەگەڵ مایە جەیەکم نییە خۆشەویست مای هێنم وتم ئێ چی بکەم وتی شوێنێکم بۆ بدۆزەوە لە ڕاستەکە من یەکەم جار تەلەفۆنەکەم داخست و وازم لێ هێنا وەخت ئێوارە بوو مەغریب ئەو ناو لای ماڵ دانیشت بووم کچەکە ماڵی 2004 لەگە کچەکە هاتەوە گوتی شوێنێکمان بۆ بدۆزەوە ئەو هاات من کچەکە دێنم خۆشەویستمە کچەکە بارحە کچەکەش گوتی من ئەو خۆشەویستمە چەندێکە بەیەکەوەین ئەم هێنێ بەس شوێنێکمان بۆ بدۆزە خێر دەگاتێ بە دوامانەوە نێمە لە شەوە ڕامان کردووە کوڕەکە لە شەوە چوو بە دوای ینی شەو لەگەڵ یا بوو دوایەوە کە ڕۆشتی نەندە نووسینگە لای ماڵمانەوە هەبوو چوین بۆ لای نووسینگەکان ئەلێوێ مایەوە کچەکە بۆ شەو سەعات دەوری هەشتەوە ناوە یا تاغشتی بۆ هێنا و هەڵ لە ناو نووسینگە کچەکە مایەوە لەگە کوڕەکە من و کوڕەکە و کچەکە لەوێ ماینەوە بۆ دەوری سعات یانزۆنی ئەو ناوە من ڕۆشتم کوڕەکە لێ مایەوە دوای تەلەفۆنی بۆم کرد هەتا ئێرە وەرە ئەڕۆم بۆ دوکان برسیەتی هەتانی خواردنوشت دێنم و دێمەوە ڕۆشتم بۆ کوڕەکە ڕۆژەندێ شاوشتی هێنا و دوایەوە هاتەوە بۆ ئەوێ هاتەوە بۆ ئێمە لە دەرەوە نووسینگەکە چاوەڕێمەکرد لە پێش نووسینگەکەدان شۆم کچەکەش لە ژوورەوە بوو هەتا بەیانەکەی کوڕەکاتەوە بۆ ئەوێ ڕکاتەوە بێ گوتی مامەی وانوە بە دوایە گەڕێن چی بکەین من گوتم ڕۆمە بۆ ماڵ باوکمەدا تەلەفۆن بۆ کام شەو نەڕۆشتمەوە بۆ ماڵ دوایەوە من ڕۆشتمەوە بۆ ماڵ ئەی هەر لێ ما بۆ هەتا خدێوارە هەر نەڕۆشتم من تەلەفۆنی بۆ کرد گوتم چیتان کرد گوتی من نەڕۆشتمە گوتم کاکە واز بێنە با توش مشکلە نەبین ئەو کچە بە بۆ تونتوژی ئافرەتان بێ بۆ شوێنە بێ توڵەی ئەو کچە لە ماڵەوە لێیان داوم لە بەرەوە هێناوتم ئەگەر ڕاستەکەی بیبە بۆ شوێنە خۆی تەسمیرکە ئەڵێ گوتی کچەکە ناڕوە کوڕەکە گوتی کچەکە ناڕوە پێم گوتووە ئەیود ناڕۆم بەس وانە بوو قسەکەی وانە بوو کە کچەکە پێ بڵێ وەڵام من ناڕۆم پێشی نەگوت بوو من دووسێدا بۆ کچەم گوتە و کوڕەکە لە پشتەوە پێ گوتە گوت مەڕوو بۆ ئەو شوێنانە منە دێنم من توم خۆشەوێ گوتی ئەدهێنم دوایەوە کە بۆ بەیانەکەی ئەو کوڕا گوتی وا ڕۆم ماڵەوە هەویەکەم دێنم بە باوک مەڵم خولێ کراوەتەوە هەویەکەم لای باوک مەڵم خولێ کراوەتەوە ئەچم هەویەکەم دێنم و دێمەوە کە ئەوی ڕۆی سعات 12 مەڕۆ بوو کە ڕۆی نەهاتەوە دەوری تا سعات 4 تەلەفۆنم زۆر بێکرد من زۆر ترسام گوتم ئێستا ئەو کوڕە ڕۆشتەوە بەجێ کچەکەی بەجێهێشتووە بەسە من نادێ ئەو کوڕە نیازی نەبووە کە ئەو کچە بێنێ من هێڵ خەڵەتاندووە کە گوتوەتی ئەو کچە دێنم ئێستاش ڕۆشتووە کچەکەی بەجێهێشتووە من هێڵ خەڵەتاندووە کە چاوەڕێم کرد دەوری 2 ساعت 3 ساعت کە چاوەڕێم کرد هەر نەهاتەوە کوڕەکە نهاتەوە تەلەفۆنی هەڵ ناگرم زانم موبایلی داخست بوو تەلەفۆنی بکردم موبایلی داخست بوو کچەکە تەلەفۆنی بکردم موبایلی داخست بوو کچەکە گریا دەست کردە گریان گوتی دەگەی لێم داوە منی بەجێهێشتووە من لەبەر خاتر ئەو لە ماڵەوە هاتوومە و ئەو بە منی گوتم من خۆشمی چەندێکە پەیوەندیمان هەیە لە بینێکە و ئێستاش بەجێمی هێشتووە کە ڕۆشتن بۆ دەرەوەی هەولێر کوڕەکەم دیتەوە ڕۆشتم بۆ لای کوڕە دیکەش لەوێ بوو لەگەڵیان نابوو برادەری ئەو کوڕە بۆیەوە کچەکەی هێنابوو خۆشەویست کچەکە کە ڕۆشتن بۆ ئەوێ کوڕەکەم دیتەوە گوتم بۆ ڕۆشتوتەوە بۆ گوتی من تەناوتی لە بەرەوش موبایلم داخستە بوو ترسام مامەیوان بزانن لە دەرەوەی هەولێر بوون ڕۆشتم لەوێ کە گوتیان پۆلیس وشەداد من لەوێ ڕۆشتم مامی پەرد بوونەوە هەموو پەرد بوونەوە هەر نەفەری بەلایەکە ڕۆی ئێمە خزمان هەبوو لە دەرەوەی هەولێر ویستم بڕۆم بۆ ئەوێ زانیم ئەو ناوە هەمووی پۆلیس و ئاسایش شت بوو مەدەنی پۆلیس و ئاسایش بە دوام ناگەڕان نەموێرە بڕۆمەوێش ڕاستەکەی کە ئێمە ڕۆشتینە لەوێ گوتیان پۆلیس وشەداد ئێمە ڕامان کرد لە ماڵەکە لەوێ ڕۆشتین بۆ بەیانەکەی دەستگیر کرام وەڵام من بە بۆنەی برادەرەوە ئەو هەم لێهات داواکارم لە
گەنجانی وڵاتەکەم لە گەنجانی کوردستان کە هیچ غەڵەت وەک من دووبارە نەکەنەوە و بە قسەی برادر هەڵ نەخەڵەتێن. بەڵێ ئازیان دەڵێ هیوادارم کەس دووبارەی نەکاتەوە هەر لەسەر ئەو کەیسە ملازمی مافپەروەەر کاک هاودەنگ محەممەد سعدیمان لەگەڵایە با بفەرمێ. بەڵێ کاگەوندەنگ بەخێبێت زۆر سواس ئەمانە چۆن دەجێکران سەبارەت بەو قەزیەی بنەماڵی ئەو کچێکەوە کچەکان بزر و بوو شەوێشان هات بە ونکەی پۆلیسی دەشتی هەولێر داوای سکاڵە یاسایەکی لەسەر چەند کەسێکەوە کچەکەیان دیار نماوە دوای بە دۆداچن بۆمان دەرکەوت کەەوە چەند کەسێک هەستاوان بە ڕەفاندنی ئەو کچەیان کە نەوجەوانە و تەمەنی 16 ساڵە ڕێکارەکانی لێکۆڕنەوە بەردەوام بە لەو کەیسە و چەندین ڕێکاری ماوە لە ئەنجامی دەرکەوتنی ئەوەی کەوە تەمەدباران کە هەڵساون بە ڕفاندنی ئەو کچە ئەوە دەگەن بە ئەو نەتیزەیەکەوە بە پێی مادەی 1920 لەسەر ئیسپات دەبی و دەگەن بە سزای یاسایی خۆیان. کچەکە دەڵێ ڕفاندراوم یان بەدڵی خۆی لەگەڵیان ڕۆژ کچەکە چەندین وتەی جیاوازی داوە لەوێ ئیفادەی سەرەتایی دەڵێ بەویست و ڕەزامەندی خۆم ڕۆیشتمەوە پاشان دوای ئەوەی کەوا پاشکۆی ئیفادەی وەرگیراوە دەڵێت بە فێڵ ئەمنیان بردووە بۆ بیانوی هاتووە دەرێ لە ماڵێکەوە یەک لەو تۆمەتبارانە مۆبایلی بۆ دەکڕێت پاش ئەوەی کە چۆتە دەرێ سەعات 8:30 شەو دوای ئەوەی کە دەرکەوتووە مۆبایلی بۆ نەکردیوە و سواری ئۆتۆمبیل دەبێت دەیباتە دەشتایەک باسی نەکرێت لەو دوو شەوە چیان کرۆسیان نەکردەوە لەو شەوە کە لە یەکتر تووڕە دەبن و دواتر کوڕەکە بەجێ دێڵی و کچەکە شەوەی لە چۆڵایی دەبینێتەوە ناو هەیکەلێک لەو ناوە زۆر سپاس جەنابی دادوەر بەشداریکردن لە تاوانێکی ئاوا سزاکەی چۆن دەبێت بەناوی خوا ئەگەر ڕێگەم پێ بدەن بە ناوی بەڕێستان و ستافی بەرنامە و میوانە بە ڕێزەکانیشەوە ئەمڕۆ کە ڕۆژی تۆمارکردنی بەرنامەکە ڕۆژی 5 2020 ڕۆژێکی شکۆدارە لە مێژووی میلەتی کورد ئەویش یادی ڕاپەڕی نەمەزنەکەی بەهاری ساڵی 91 بۆیە بە بۆنەی ئەو یادەوە و یادەکانی ئادار و نەورۆزەوە پیرۆزبایەکی گەرم لە کوردستانیان دەکەین هیوادارین هەر هەمومان و حکومەتی هەرێم و دام و دەستگا شەرعیەکانی حکومەتی هەرێم کە بەرهەمی خوێنی شەهیدان و تێکۆشەرەکانە وەفادار بین بەرامبەر خوێنی شەهیدان و بەرامبەر دروشمەکانی ڕاپەڕین و بە هەر هەمومانەوە هەوڵ بدەین خۆشگوزەرانیەکی تەواو بۆ گەلی کوردستان دابین بکەین بە هیوای ئەوەی کەوا ڕۆژێک بێ بە ئاواتە مەزنەکەی خۆی بگا ئەویش لە دامەزراندی دەوڵەتێکی کوردی بۆیە بە ناوی خۆم و بە ناوی میوانەکانەوە ئەگەر ڕێم پێ بدەن ئەو پەیامەم هەبوو بابێنەوە سەر بابەتەکە بەڕاستی شتێکی مەترسیدارە کچێکی تەمەن 16 ساڵان هەڵە خەڵەتێنرێ و بە ناوی مۆبایل کڕینەوە ئەیبەنە دەرەوە و دواتریش لە چۆلی ئەیهێڵنەوە و دواتر ئەیبەن بۆ شاروچکەیەکی تر و یەک کەسیش نا چەند کەسێک بەشدارە لەم کارە دواتر دەرەکەوێت بە وتەی کچەکە کە یەکێک لەوانی بەشداریان کردووە وەکو خۆشەویستی بوو ئەوانی تریش من نازم ئەوانی تر دەوریان چی بووە یعنی لەوانەیە لە ڕووی سایکۆلۆجی و تەفسیرێک هەبێ بۆ ئەوە چونکی هەنێ جار مرۆڤ کە بۆ کارێکی تاوانکاری ئەڕوا بە تەنیا بێت جورئەت نەکابیکە کاتێک کە دەوری قەڵەباڵغ بێ دوسێ کەسی لەگەڵ بێ جورئەتێک بکە بۆیە ئەوەی کە ئێمە لە وتەی یەکێ لە تاوانبارەکان و لە وتەی ئەو ئەفسەرە بە ڕێزەی جۆمان لێبوو کەیسەکە دەتوانین بڵێن مادەی 422 لە سەری دەسەسپێ لەبەرەوەی ئەو کچەی کە ڕفێنراوە یا هەڵگیراوە بە مستەڵەحی عەشایری کوردی تەمەنی 16 ساڵانە لە خوار 18 ساڵەوەیە خاوەنی ئیرادەی خۆی نییە ئەو کارانەی کە دەیکات لێی بەرپرسیار نییە بۆیە ئەو وەکو قوربانیەک لە کەیسەکە دێتە بەرچاو بەڵام ئەو کەسێک کە فریوی دا و هەڵی خەڵەتاندووە بردوەتی بە ناوی ئەوەی کە خۆشتمێ و ئەتێنم ئەو تۆمەتباری سەرەکیە ئەوانی تریش دەبنە شەریک و مساهم و ینی خۆی بە پێی یاسا هەرێکی مستەڵەحێکی ناوی خۆیان هەیە
بۆیە بە دەلالەی مەوادی ئیشتیراک هەیە 1970 تەنانەت ئەتوانین لە مادەی 53 لە یاسای سزادانی عێراقی بڕۆین بۆ ئەوەی سزای تاوانباری سەرەکی و ئەوانەی تریش نەگەڵیان هەمان سزا بێ ئەوێنیش بە سزایەکی تون بگەن لەبەر ئەوەی وەکوتم ئینسانە ڕفێنراوەکە تەمەنی لە خوار 18 ساڵەوەی و ئافرەتیشە بەڵام خۆشببختانە مواقعی لەگەڵ نەکراوە ینی نێزیژی نەکەوتونە لە ڕووی سکسیەوە ئەمە وای کردووە کە تۆزێک کەیسەکە ینی سوکتتر بێت لەوەی کە ئەگەر بەهاتەوە ئەو کاریان بکردایە بەڵام هەر لەگەڵ ئەوەشدا سزاکەی توندا سزن دەکرێن لە 15 ساڵ تێنەپەڕێ ینی ئەگەر ڕفێنراوەکە ئافرەت بێ یان کوڕ بێ یا کەچ بێ ینی مێینە بێ نێرینە بێ فەرقێکی وای نییە مادام تەمەنی لە خوار 18 ساڵەوەیە سزاکە توندا هەر هەمویان هەمان سزا وەردەگرن ئەوەی کە جێگاکەی بۆی دابین کردو ئەوەی کە لەگەڵی ڕۆیشتووە ئەوەی کە هاوکاری کردو ئەمانە هەمویان دەبێ بدرێنە دادگا تاوان هەبوو ئەوەندە قێزەوەن بووە کە سوکاری قوربانیەکەش تەنازولیان کردو بەڵام دادگا سزایەکی فولی داوە ئەین پڕ بە پێسی ئەو مادەیە داوە کە ئەڵێ بەرزترین سزای داوە ئیسینادی کردوتە سەر قەراراتی تەمیزیە کە سڵح هەنێجار نابێتە ئەوەی کەەوە سزا نەمێنێ ئەگەر سڵحیش هەبێ مادام تەمەنی بچووکە ئەوە هەر سزا هەروەرەگرن هەر زیندانی دەکەن ئەی بەڕای تۆ ئەو کوڕەتی کرد بە وڵی من نەسیحەتێک بۆ کچ و کوڕەکانمان ئێمە هەمومان ساحب خوشک و کچ و کوڕ و براین نەسیحەتێک خۆشەویستی ڕاستە هەیە شتێکی مەزنە پیرۆزە بۆ ئەوەی ئەو خۆشەویستیە بێتە بەرهەم پێویستە دەرگای ڕاستی بگرنە بەر زۆر ئاساییە جورئەت هەبێ لە لای کچ و کوڕان ئەگەر بێت و خۆشەویستەکە لەسەر بنەمایەکی ڕاستەقینە بێ من ئەوەندە دەڵێم ئەگەر کوڕێک کچێکی خۆش بوێ نابێت تەمەنایشتی خراپی بۆ بخوازێ ئەگەر کەسێکی خۆش بوێ دەبێت لە خۆی زیاتر بیپارێزێ بەڵام ئەمە خۆشەویستینی ئەمە نەزوەیەکە حەزیەکی کاتیە هەڵچوونێکی کاتیە بۆیە نەسیحەتی کچانمانەکەین خوشکانمانەکەین بەم جۆرە وەدانە بەم جۆرە قسانە هەڵ نەخەڵەتێن نەسیحەتێکیش بۆ کە سوکاری ئەو هەرزەکارانە لە کچەکەت بپرسە لە کوڕەکەت بپرسە بزانە پێویستیەکانی چییە ڕێمەدە خەڵکی تر بێ مۆبایلی بۆ بکڕێت تۆ بۆ خۆت مۆبایلی بۆ ناکڕی ئەگەر پێویست بێ ئەگەر تەمەنی مساعد بێ بۆ ئەوەی تۆ شتێکی جوانی بۆ بکڕی خۆت بۆی بکڕە ڕێمەدە خەڵکی تر بێ عقلی بچووکی ئیستیغلال کە بەنای مۆبایل کڕین ئەوە نەتیجەکەی خۆش بێ کۆسەرخان کچێکی ئاوە هەرزەکار ژێر هەشدا چۆن ئەتوانن نێوانی کەسوکاری کچەکە و خودی کچەکە چاکەنەوە خۆی ئەمە حاڵەتە یعنی دیاردەیەکی بەربڵاو نییە لە مشتەمە لەوانەیە ساڵانێکی زووتر هەبوو بێ و لە ناوچەکانیش جیاوازیەوە هەندێ ناوچە بۆ شتێکی ئاسایی بووە بەڵام لە هەندێ ناوچەش هەیە دەرەنجامی زۆر ناخۆشی لێکەوێتەوە ئەمە ئێستا کە ئێستا هەیە هەندێک حاڵەتی دەگمەنن زیاتریشی لە ناو ئەو گەنجانەیە یاخود لە ناو ئەو خێزانانەیە هەیە کە ئەسڵی بنەمای خێزانەکانیان خۆی کێشەیتیایە ناو خێزانەکان کێشەیتیاییان دایک و باوکەکە لە یەک جیابوونەتەوە یا دایک و باوک نەماوەم کەسەیەکێکی تر بە خێویەکایان ئیدی بۆ جۆرە ئەما بێتە دافعەیە کە نەبوونی هەست و سۆز و خۆشەویستی لە ناو خێزانەکە بۆ ئەم کچە وای کردووە پێویستی بەوەیە کە کەسێک گرنگی پێ بدا کەسێک هاوکاری بێ کەسێک پێداویستەکانی بۆ پڕکاتەوە بۆیە لە ڕوو ئەکاتە دەرەوەی خێزانەکەی بۆ ئەوەی تمۆحی هەیە و ئەوەی کە ئەوێ بۆی دابین بکرێ بەردەستی بێنێ بۆیە تۆ زیاتر لە کەم کوڕەکە لە خێزانەکە دەبینیت خێزان دەوری هەیە هاوڕێ کەسی دەوروبەر ژینگەی دەوروبەر بەڵێ دەوری هەیە بۆ مناڵێکی وە بەڵێ خێزان دەورە بینێ سۆشیال میدیا زۆر دەوری هەیە دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس دکتۆر زۆر جار بیستمانە لێکیان مارە دەکەن لەژێر فشار پێی دەڵێن هاوسەرگیری پێشوەختی پێڵان شتێکی وە
یعنی ئەوان چکە تەمەنی بچووکترە بەڵێ لێشیان مارە دەکەن لە زێر فشار. بەڵێ طبعا پێم خۆشە هەر وەک تەواوکاریی بەڕێزان جنابی حاکم و هەردوو بەڕێزان باسی ئەوەیان کرد کە پرژانە سەر هەندێک لایانی ئەوەی کە ترکیزە لەسەرەوە کرد کە ئەوە شتێک خەڵەتاندنێک سادەیەک لە مەسلەکەیدا هەیە لەلایەن کچەکە و عایلەی کچەکەیەوە لەلایەن هەتا ئەو کوڕانی کە ڕێفاندووشیانە ینی وەلەلایەن ئەو کەسێک کە بە تایبەتیش یارمەتی داوە ینی هەمویان تووشی هەڵەیەک بووینە و هەڵەکەش لەسەر سادەیە ینی هەم کچەکە هەڵخەڵەتێنراوە هەم ئەو کوڕانەش بە سادەی خوانزە ینی بیریان لەوە نەکردێتەوە کە ئەو پلانەیان تاچێ بڕدەکات یانەگە ئەو بێت ڕەنگە ڕێگیری لەوە دەکرێت و ئەو کوڕش کە یارمەتی داوە ئەوش دیسان و قوربانیەکی دیکەیە زۆر جاران کەسێک ڕەنگە ڕێت لێ بنێ وەکو هاوڕەیەک و بێوێ کارێک بکات و دەزانی کارەکە غەڵەتە بەڵام ئێمە ڕەنگە دافعی پاڵەری دیکەی هاوڕێتی و کۆمەڵایەتی ئەوانە وامان لێ بکات توش ببین و ڕەنگە هەستیشی کردووە وەکو دیارە هەستی کردو کە غەڵەتێک لە ئیشەکەیدا هەیە بەڵام جورئەتیەوە نەکردو کە بڕیار بدا لەسەر مەسلەکە ینی پێش هەموو شتێک بە هیچ شێوێک دەبڕێی نەدابە کە مادام کاتێک کە دەزانێت ئەو کچە لە خوار 18 ساڵە مێر منداڵە بە هیچ شێوەیەک ناکرێ ڕەزامەندی وەربگیرێت بڕیار بدا لە چارەنووسی خۆی بڵێ من دەچمە ناو پەیوەندیەکی هاوسەرگیریەوە لەگەڵ کوڕێک لەو کوڕانە و پێش هەموو شتێک دەبوو پرسیاری ئەوە کە کچە چێە چۆنە فلان و فیسار بەڵام کاتێک کە نازانی یەکسەر بەسەردا دەکەوی تووشی ئەو حاڵەتە بۆ پێم وا قوربانیەکە بەڵام تاوانی خۆی هەیە لە قانونی من قسەم لەسەری نیە ئەگەر بێمە سەر مەسلەی ئەوەی کە ئەوە یاساکان یاسا دەبێ بڕیا لەسەر ئەو مەسلەیە بدا و پێم وایە کلاش کراوەتەوە کە بە تایبەتی لە خوار 18 ساڵی بە هیچ شێوەیەک ینی ڕەزامەندی وەرناگیرێت ڕەنگە هەندێک مەرجی قانونی هەبوون ئەگەر ببیرم ینی بەهڵەدانە چی بووم جەنابی حاکم دەتوانیت قسە لەسەرەوە بکات بە ڕەزامەندی داک و باوک و هەردوو لا شتێک هەیە کە ئیتفاق دەکرێت لە دوای لە بینی 16 بۆ 18 ساڵیشەوە دەکرێت بەشوو بدرێت وایە بەڵام ئەوەشی تێدانە ینی بە هیچ شێوەیەک هیچ لە چوارچێوەیەکی قانونی ناتوانانی بەوە ببینیەوە و ئەوە تاوانێک کە کراوە و بە تایبەتیش کاتێک کە دەبینی ئەوە بە گروپ کراوە دوو کوڕەکە دەبێت ینی ئەگەرچی يعني ئیفادەکە ڕووی ناکاتەوە لە لای ئێمە واضح نییە کە ئایا ینی بالفعل ئەو کوڕە ویستویەتی یان نەیویستووە و ئەو کچە ویستویەتی یان نەیویستووە ئەگەر چی ویستن و نەویستنی کچەکە بە هیچ شێوەیەک دەور لە مەسلەکەدا نابینی و ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە بەڕای من بەشێکی زۆری ئەوە ینی هەم سەکەرخان باسیەوەی کرد کە مثلا چێ تاوانبارە کە پرسیاری ئەوەت لێ کرد ینی بەڕاستی عایلە تاوانبارێکی زۆر گەورەیە و نەشمانزانانی کە ئایا ئەو کچە دەچێتە قوتابخانەیان نا باشە دکتۆر ئەگە ئەو کچیان بردووە دەرەوەی سنووری کوردستان بەڵێ سنووری هەرێم بیان بردووە مەلایەک مەسەن ماری کرد بە بهێنەوە ئەو کاتە چی دەبوو جاسر ئەوە ئیشکالێکە کە ئیشکالێکە کە بەڕای من دەبێ قانون ئەو مەسلەیە یەکلا کاتەوە لەو شوێنەیدا کە مەلایەن دەستگای دینی بە پێچەوانەی بڕیارە یاسایەکاندا تەڕەفتار دەرەوەی سنووری هەرێم هەیە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان کراوە بەڵام کە دێتێرە و باتڵە چونکە قانونی یاری بەسەردا دەچەسبێت ئەوە لەکوێ دوایی ئەو تەصدیقی ڕەنگە کێشەیەکی قانونی بی من بۆم نەوی باسی لەسەر بکەم بەڵام پێم وایە لانی کەم دەتوانم ئەوە بڵێم کە دەستگای قەزایی لە هەرێمی کوردستاندا دەبێت زۆر بەتوندی ڕێ لەو حیلە شەرعیانە بکرێت کە خەڵک دەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان و بە پێچەوانەی ئەو ڕێنمایانە یان بازەدا بەسەر ڕێنماکانی ئێرە پێم وایە بەرنامەی زۆر قسەی زۆر لەسەر ئەو مەسەلەیە کراوە دەبێت قانون زۆر ساڕم بێت قانون لەگەڵ هوشیاری لەلایەکەوەی کە باسمان کرد یعنی بزانن کە ئەو کچیان ئیستیغلال نەکراوە و بەڕێیەکی ڕاست دەڕوات لەلایەکی دیکەشەوە قانون پێویستە حکمی زۆر تند و ساڕمی خۆی جێبەجێ بکات نێڵی خەڵک بتوانی حیلەی شەرعی بدۆزیتەوە دەست خۆش جەنابی دادوەر مامۆستا ئاینەکان هاوکارن لەگەڵتان لەو جۆرە کەیسانە ئەوەی ئێستا لە کوردستان دەگوزارێ پیاوانی ئاینی بەڕاستی پابندی ڕێنمایەکانی یاساین هەر کەسێک کە ئەوێ خەڵکی ئێمە بە واقعی بین کوردستان هەرێمی کە ئاینی زۆربەی دانیشتوانی ئیسلامە پیاوانی ئاینی لە هەرێمی کوردستان ئیلتیزامیان 99.9 هەنی حاڵاتی کەم هەیە ئەکرێ لە ژێر فشارێکی کۆمەڵایەتی یان لە ژێر
زەختی کەسێک مامۆستاوەرە وڵی ئیشەکە خێرە ماریکە و ئێمە ئەیبین بۆ دادگا و ئیتر ئەوە هەندێک جار ڕوو ئەدا بەڵام کەمە زۆر با چەند پەیمانگایەک بکەینەوە لە باتی ئەوەی خەڵکی فێرە قەیچێکە با پەیمانگای زمان هەبێ پەیمانگای کۆمپیوتەر هەبێ ئەوانە هەبێ بەڵام پەیمانگایەکیش هەبێ خەڵکانێکی توێژەری دەروونناسی و کۆمەڵناسی لەوێ باسی قیمەتی هاوسەرگیری بۆ کچ و کوڕەکان بکەن با ئێمە چاو لە هەندێک وڵاتی پێشکەوتوو بکەین لە شەرقی ئاسیا ئەلەوێ چەند پەیمانگایەکیانداناوە ئەوەی تەئیدی ئەو پەیمانگای پێ نەبێ هەر لە محکەمە عەقدزەواجشی بۆ ناکەن خەڵکانێکی معقول دائەنن قسەی لەگەڵەکە ئەوێ بزانێ عەقڵی ئەم کوڕە بۆ دەیەوێ ژن بێنێ ئەم کچە بۆ دەیەوێ شوکە خۆشن ژنهێنان و شوکردن تەنها ئاهەنگگەڕان و پیاسە و گەڕان نییە نامەسئولیەتە پێکهێنانی خێزانە گەیاندنی پەیامێکە پەروەردەکردنی مناڵە بۆیە دروستکردنی خەڵکی گونجاو بۆ هاوسەرگیری دوورمانەکاتەوە لەم جۆرە کەیسانە هیوادارم پەیمانگایش بکەینەوە بۆ ئەو قاچاقچیانەی کە ئەم جۆرە خەڵکیان گواستەوە لە سنوور پێوەی بیر بکەنەوە کەیسێش بە ئەو ڤیددیۆ ببین بێکەوە جا گفتوگوی لەسەر دەکەین. لە هەرێمی کوردستان 536 هاوڵاتی بە ڕێگەی دەواازەکانی عراقەوە داخل بوون و بەبێ ئەوەی لە سنوورەکانی ئێمە تێپەڕن بە بازگەکانی نێوان هەرێم و شارەکانی تری عێراق دەرباز بوون و گەڕاونەتەوە شارەکان و ئێمە ناویتەوە و ناونیشان و چ پارێزگا و گەڕەکەکان و حتا ژمارە تەلەفۆنەکانیشمان لەلایە و ئەو داتانەمان بەسەر پارێزگار و بەرپرسی ئیدارە سەربەخۆکان دابەش کردووە داوامان لێکردوون کە گرنگی پێ بدەن و پەیوەندی بەو هاوڵاتیانەوە بکەن و بزانن لە کوێن و لە چه حاڵەتێکی تەندروستین و هەر لێرەوە داوا لە هەموو ئەو هاوڵاتی خۆشەویستانە دەکەین کە بەو شێوەیە گەڕاونەتەوە هەرێمی کوردستان یاخود هەندێکیان لە ڕێگەی قاچاق گەڕاونەتەوە هەرێمی کوردستان داوایان لێ دەکەین بۆ بەرژەوەندی خۆیان و تەندروستی خۆیان و خزم و کەس و هەموو تاکێکی ئەو هەرێمە پێمان وەیە دەبێ خۆیان لە نزیکترین کات بە تیمەکانی تەندروستی بناسێنن بۆ ئەوەی بکەونە چوارچێوەی پشکنین و ئەو ڕێشوێنانەی کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێتن. بەڵێ یازانێمەش داوایان لێ دەکەن خۆیان ڕادستی بنکەکانی پشکنین بکەن بۆ سەلامەتی هەموو لایەک. جەنابی دادۆر وابزانم یاسایەکی زۆر توند هەیە بۆ ئەو کەسانەی قاچاغی دەکەن پێشەوەی ئەو کەتنەی کە کوردستان بەڵام هەر بۆ قاچاغیش بۆ قاچاقچیش یاسایەکی توند هەیە. بەداخەوە ئێستا جیهان هەمووی سەرقاڵی ئەوەیە چۆن ڕوبەڕووی ئەم پەتا پیسە بێتەوە ترسناکە کە مەترسێ بۆ سەر ژیانی هەمومان خەڵکانێک ئەوەندە نەفز نزمە ئامادەیە بەرامبەر $200 یان $100 نازانم مەبلەغەکە چەندە بەرامبەر مەبلەغێک بەڵام هەرەوە کە خەڵکانێک بە قاچاق لە سنوورەوە بێنێتە ئەودی و بەبێ ئەوەی دەرک بە مەترسی کارەکەی بکە بڵێ ئەمە ئەوەی ئەوان دەیکەن چەند یاسایەکی لەسەر دەگونجێ ئێستا چەند دەستگایەک و چەند یاسایەک لە کوردستان کار دەکە ئەوانەی بازرگانی ئەمە دەچێتە خانەی بازرگانیکردن بە مرۆڤ تۆ کەسێکەوە لە شوێنێکەوە دەگوازیتەوە بۆ شوێنێکی تر ئەمە بازرگانی کردنە بەڵام ئەوەی مەبەستمانە سنوور بڕینیش هەر یاسایەکەم حیسابی لەسەرەکە بەڵام ئەوەی ئەمڕۆ لامان گرینگە یاسای سزادانی عێراقی زۆر بەتوندی مامەڵە لەگەڵ ئەو قاچاقچیانە دەکات لە زولفێکی وەکو ئەمڕۆ طبعاً پێش ئەوەی تاوانەکەیان یاسایی بێت تاوانێکی ئاینیە ئەخلاقیە چونکی دەبینین یەکێتی زانانی ئیسلامی چۆن باسی ئەو نەخۆشیە دەکات دەڵێ هەر کەسێک کەن ئەو نەخۆشیە هەبێ و نەچێتە پێشە ئەو خیانەتە لە وڵاتیکە لە دینەکەشی بەرامبەر خوا و بەرامبەر یاسا بەرپرسە ئەوەی کە کەسێک بزانێ کەسێک گومانی هەیە ئەو نەخۆشیە هەیە و تەسلیمی دەسەڵاتی نەکات خۆ سزن ناکرێت کاکە ئەوە چارەسەر دەکرێت پشکنینی بۆ ئەکرێ خۆ ئەمە ئەوە نییە ئێمە ڕقمان لە خەڵکەکەی خۆمان نابێتەوە خۆشەویستی دەسەڵاتە بۆ هاوڵاتیان خۆشەویستی ئێمەیە بۆ هاوڵاتیان کە دەڵێن
ئەو جۆرە وڵاتەکەی خۆت بەڕاستی یعنی خۆشەویستی نیشتیمان حەزەکەم سزاکە بزانم. بەڵێ سزاکە ئێستا باسی دەکەین ئەوەی کە پەیوەندی بە زروفەکەی ئەمڕۆیە مەسلەی بوونی نەخۆشی خوا میلەتی کورد بە هەمووی بە دوورکار لەم نەخۆشیە پیسە کوشندەیە کە ئەوش نەخۆشی کۆرۆنایە لە یاسای سزادانی ژمارە 111 ساڵی 69 دوو مادە هەیە لە فەصلی حوتەم لە ژێر ناوی ئەو تاوانەی کە زەرەر بە سیحەتی گشتی دەگەیەنێ دوو مادەی تەرخان کردو مادە 368 و مادە 369 هیوادارم ئەو دادوەرانە گویان لێ بێ گویان لێ و پەیڕەویشی دەکەن دەڵێ هەر کەسێک سزا دەدرێ بە 3 ساڵ زیاتر نەبێ ئەگەر کارێکی کرد بە عەمدی ببێتە هۆی بڵاوبوونەوەی مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیان یا مەترسی یان نەخۆشی یان دروستکردنی کێشەیەکی تەندروستی نەناو کۆمەلگا و ئەگەر هاتوو کەسێک مرد یان تووشی ئاهەیەکی مستەدیمە بوو ئەندامێکی لە جستەی لە دەستدا ئەوە ئەگەڕێنەوە بۆ چەند مادەیەکی قورستر وەکو تاوانی پێ بە عەرەبی پێڵە الضرب بالمفضي إلى الموت أو جريمة العاهة المستديمة يعني تۆ لە کەسێ بدەیت تا ئەیکوژی لێ دەی ئەمرێ لە بندەست یان ئاهەیەکی بۆ دروستەکەی ئەوانە مادەی خۆی هەیە و زۆر توندا حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئێستا لێرە ئەگەر دەرفەتم پێ بدەن دەڵێ مادە 410 الضرب بالمفضي إلى الموت هەتا 15 ساڵ دەڕوا یان ئاهە مستەدیمە ئەوش هەتا 15 ساڵ دەڕوا سزن ینی سزاکان توندا مادەی دووەم 369 سیارە شتەکانیشان هەمووی حەز دەکرێت ئەوە دەسەڵاتی دادگایە ئەوەی بەکارهێناوە بڵێ وەکووتم کارەکەیان چەند یاسایەکی لەسەر دەچەسپێ بەڵام ئەوەی ئەمڕۆ کە زۆر زەرورە مەسلەی کۆرۆنا من باور ناکەم ئەو قاچاقچیانە بزانن ئەوە نەخۆشی کۆرۆنیە داخلەکەم بەو ڕوحیەتە باور ناکەم ئینسانێک کە بێت تاکێکی کوردە بێ ئەوەندە دوژمنی میلەتی کورد بیرلەوە بکاتەوە بەڵام کارەکەی هەڵەیە خۆ دەستگاکانی ڕاگەیاندن ئاگاداریان کردەوە ئەواز دەو کارە بێنن لەم زروفەیە ناکرێ مەترسیە ئەوانەی بە قاچاق هاتوونە ئەوانە بۆ نایەن خۆیان تەسلیم بکەن و ینی وەڵاهی ئەوانە ئەگەر نێنە پێشەوە بەڕێی من ئەوانەش ئەبێ سزا بدرێن ئەوانەش چونکی قاچاقچیەکە کارێکی هەڵی کردووە ئەگە زوو بێن ئەوانی هێناوە ئەگەر بێت و ئەوان بە دەنجی بانگەوازەکەی حکومەتەوە نێن ئەوانیش تۆمەتبارن بەڕاستی ئەوانیش تۆمەتبارن یعنی زەمانەت چییە خۆ تۆ 2 هەفتە تەحمل بکە لەژێر چاودێریەکی پزیشکی بی خواردنت مەسەلەفت هەمووی عایدی حکومەتە تەنها بۆ ئەوەی تۆ خێزانەکە توش نەکەیت مادەیەکی تر 369 ئەڵێ سزا دەدرێ بە 15 ساڵیان غەرامە هەر کەسێک بە هەڵەی خۆی بەکارێکی هەڵی ببێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکی مەترسیدار کە ژیان بە ژیانی مرۆڤەکانی ئەو وڵاتە بخێتە ژێر وەکو کۆرۆنا یان وەکو هەر نەخۆشیەکی تر شەرنی هەر کۆرۆنا یعنی هەنێ شت نەقلەکە ئەوە بایۆلۆجیە مادەیەکی بایۆلۆجی لەوانەیە لە دەستی بشێ ببێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکی تر ئەوە سزا دەدرێ ئەگەر هات و کەسانێکیش تووشی مردن یا تووشی ئاهە مستەدیمە بوون بە هەمان شێوە ئەڕوا بۆ سزای تونتر یعنی بۆ سزای 411 قەتلی خەتا ینی بە هەڵەی ببێتە هۆی سەبەبی کوشتن ئەمانە هەمووی سزای تندن یا 412 یان کە تۆ ئەبیتە هۆی ئەوەی ئەو شخصە ئەگەر نەمردیش بەڵام کەم ئەندام بوو لە نەتیجەی ئەو هەڵەی تۆ گواستنەوەی ئەو نەخۆشیە ئەوە هەر سزای توندی هەیە بەداخەوە پێم خۆشە نەسیحەتێک بۆ ئەو قاچاقچیانە ئێوەش خەڵکی ئێمن ژیانی ئێوەش لای ئێمە گرنگە ژیانی خۆتان و خێزانەکانتان بژێوی خۆتان و خێزانەکانتان گرنگە بەڵام لەبەر خاتری مەبلەغێکی کەم ژیانی ملەتێک مەخەنە مەترسیەوە دەستەکان خۆش بێ ئەی ڕۆڵی خانمان لە بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیێت چییە؟ یان چیت هەیە بۆ ئەو خانمانەی ئێستا هەتا ئێستا نهاتون پشکنین بکەن خۆی بەڕاستی ئەمە پەیوەندی هەیە بەسەر ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی نەتەوەیەوە گرنگە هەر تاکێک خۆی هەست بۆ بەرپرسیارەتە بکە نەکەوەی کە ئیجبار بکرێ کاتێک کە تۆ سەفەری ئەو وڵاتت کرۆزانانی ئەو وڵاتە زۆر تیا بڵاو بۆتەوە و زۆر کەس توش بووە و ناخۆشی تیا ڕووداوە
دەبێت خۆت هەست بۆ مەسئولیەتە بکەی وجدانی خۆت بۆ ئاسوودە بکەیت کە خۆت یەکسەر بچی سەردانی بنکەی تەندروستی بکەیت و نەخوازەڵا ئەگەر شتەکەش هەبێ با زووتر چارەسەری بکەیت لەوەی زیاتر تەشەنە بکە چونکە ئەمە تەسیری نییە تەنها لەسەر کەسەکە خودی خۆی خێزانەکەی دەوروبەرەکەی دراوستەکەی سەر کۆی کۆمەلگە هەمووی ئەمە لەلایەکی تریش ئەو خانمانەی کە لە ماڵەوەن کۆی گشتی هەموو ئافرەتان کە زۆرینەی ئەرکەکانی ناوماڵ لە ئەستۆی ئەوانە پاک و خاوێنی زۆر گرنگە گوێگرتن لە ڕێنمایە تەندروستیەکان کە بە بەردەوام هەم لە سۆشیال میدیا هەم لە میدیاکان بڵاوەکرێتەوە زۆر گرنگە بە تایبەتی لە چێشخانەکانە لە گەرماوەکانە و هەموو ناوماڵەکە بە لە ڕێی پاککەرەوە سەحیەکان تەندروستیەکانە زۆر بەکاربێنرێ دەستەوانە و ئەمانە زۆر گرنگەوە بزانام دەستەوانە گرنگترە لە ماسکە ئەبەسترێ چۆنیەتی ڕێنماییکردن بە مناڵەکان لە ماڵەوە ئەمانە زۆر گرنگە و ئەرکی سەرەکی خانمانە و ئێمە هەمووی ناخێنە ئەستۆی خانمان ئەکیت هاوسەرەکان باوکان برایان هەموو کۆی گشتی کۆمەلگا دەبێ بەشدار بێ لەو هەڵمەتە چونکە وەکووتم پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی هەیە بە ئاسایشی نەتەوەی و هەیە پەیوەندی بە خودی سەحەی کۆمەلگەوە هەیە دەستکان خۆ دکتۆر ئەمانە لە ترسی چی نایەن پشکنینەکە بکەن ڕایتۆ ڕەنگە پاڵە دەبێت زۆر بێ چیرۆکەکە هیچمان پێ ناڵێت ئەوان قسە ناکەن بەڵام پێم وایە بەرنامەی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکەی و کۆنتڕۆلکردنی ئەوانە پێم وایە چاک سەرکەوتوو بوو توانی یعنی خەسمەوەنەیە خوان لە ماڵەماتکردێ نایەن خۆیان پشکنیکەم جا ڕەنگە ئینسان چوزانم زۆر جاران فاکتەری دیکە هەیە مەشغەڵەتە ئیشی هەیە ناوێ و زۆر لە خۆی مشکلەکە گەورەتر دەکات لە ماڵەوەدانش لەگەڵ مناڵەکانی بەڵێ بالفعل بەس پێم وایە دوای ئەوەی کە هەڵمەتێکی وشارکردنەوە ئەگەرچی من تێبینی زۆر لەسەر مەسەری تەعاملکردنی میدیا لەگەڵ قەزیە و گەورە بە حەد زیاد لە حەجمی خۆی گەورەکرا ئەو بەشێکی زۆری ئەوانە هاتن دیارە مەسەلەن چوینە خوان ناساندووە هەموو ئەو ئیجراعاتانەی کە فەحس و کەرەنتینەکردن ئەوانە خەڵکێکی زۆر بەڕووی ئەوانە چووە و کەسی کێشەی نەبووە و ئێمە ئاگامان لێوە بەشێکی زۆری ئەوانە دوای ڤیددیویان دەرکرد و شایانی و شایی دەکەن یعنی وەزعەکان خۆستۆتەوەکەوەی جەوەیەکی خۆش بۆ خۆیان دروستکەن ئەوەش بۆ سەبەبی ئەوەی کە بەڕاستی خەڵکێک بچی کاک من ناچمە سجنەوە من دەچم بۆی یەک خۆم دوو دەوروبەرەکەی خۆم بپارێزم و دوجاریش کۆمەلگاکە پارێزم چونکە لە منەوە دەگوازێتەوە بە ماڵ و منداڵشم و دەوروبەرێکی خۆشم بەڵام توندی ئەو هاوکاری و بڵین تەنسیقەی لە بینی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە ئیشێکی زۆر باش بوو و وەزیری ناوخۆش زۆر بە حەدی پێیگوتن کە ئێمە هەموو زانیاریەکمان لەلایە ئەگەر خۆتان ئێمە دێنە ناو ماڵەکانتان ئەوەی کە زوو حکوومەت هاتە سەر خەت پێم وایە من پێم وایە ئیشێکی باش بوو و قسەم لەسەر مەسلەی ئەوەی کە قاچاقچیەکان ئەو کێشەیەکی دیکەیە کە بەڕاستی مەسلەیەکی دیکەیە من سوپاسی میوانەکان دەکەم سوپاسی برایانی پۆلیسەکەم لە کۆتاییدا هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازم و خوا کوردستان بپارێزێ زۆر سوپاس.